بەدڵنیایەوە ئەگەر بتوانم متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم ئەو کات دەبمە کاندید ئەمریکیەکان لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی کونسڵخانەی ئیرانیش دەکەم وەکو وازیها بەتەنیامە وەکو وازیها کە دەردەکەم بەتەنیامە بەڵام تیمەکی ڕاوێژکاری باڵام هەیە لە کۆمەڵک برادران پێک هاتینا یعنی کەسانی پسپۆر و بە ئەزمونن لە بواری ڕاگەیاندن لە بواری زمانەوانی و هەروەها لە بواری پەیوەندی نێودەوڵەتی یعنی ئەوان دەتوانن پەیوەندی نێودەوڵەتەکانم بۆ دروستکەن بێجگەلەوەی لە بەیاننامەکان لە پەیامەکان هاوکار من واتە ئەو تیمە ڕۆڵەشی باش دەبین بەڵێ ڕۆڵی زۆر باشیان دەبینن هەر کاتێک یعنی شتێک دێتە پێش یعنی وەکو بڵێ پەیامی خۆیان هەیە و لەگەرە من بەڕاوێژ ینی شت بڵاو دەکەینەوە پەیام و بەیاننامەی خۆمان بڵاو دەکەینەوە جارەکەی تر باس لە وەخت کە ئومێد پاڵانی کاندیدی کونسڵخانەی ئەمریکا بەڵێ ئەم جارە پێت وایە ئەمریکیەکان پاڵپشتیت بکەن لە ئێستادا ئەمن لە پەیوەندیمە لەگەر ئەمریکیەکان بتوانم یعنی متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم بەدڵنیایەوە ئەگەر بتوانم متمانەی ئەمریکیەکان بەدەست بینم ئەو کات دەبمە کاندید ئەمریکیەکان دەرچوونە مسۆگەرە لەبەرەوەی ئەمریکا ڕۆڵەکی ینی باڵای دەبینی لەسەر وڵاتی عێراق و کاندید بوونەکەش و هەروەها ئەمن لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی کونسڵخانەی ئیرانیش دەکەم چکە بە خۆتان دەزانن یعنی لە نێو پەیوەندی نێودەوڵەتی و کاریگەریی زۆری هەیە لەسەر عێراق هەژمونی هەیە